دیارە ئەمڕۆ لا خوێندنگەکانی کەرکووک بە تەواوی خوێندکاران و مامۆستایان جلوبەرگی کوردیان پۆشیەوە بە جلوبەرگی ئاڵۆواڵای کوردیەوە هاتوون بۆ دەوامی ئەمڕۆ خوێندنگەکانن. ئەوەی کە منی لێم خوێندنگەی لاجانە کابینین خوێندکاران دەوری منیان داوە هەمووان بە جلوبەرگی کوردیەوە ئەمڕۆ دەوامیان کردووە، هەم مامۆستایانیش بە هەمان شێوە بە جلوبەرگی کوردیەوە داوامی ئاسایی خۆیان ئەنجام داوە. من هەوڵ دەدەم لەگەڵ بەڕێوەبەری خوێندنگەکە مامۆستای من قسە بکەم. مامۆستای سڵاو لێبێ، ئەمڕۆ بە جلوبەرگی کوردیەوە دەوامتان کردووە، ئەمە هاوکاتە لەگەڵ خوێندنگەکانی دیکەش. مەبەستان چییە؟ دەیانەوێت چی بە خوێندکارەکانتان بڵێت؟ سڵاو لە ئێوەش بێگومان مەبەستی ئێمە ئامانجی ئێمە گەیاندنی ئەو ئامانەتێکە لەسەر شارمانە. بەڕاستی ئەو جلوبەرگە کوردیەکەوە ئەو ڕەسەناتی کە لە باو باپیرا مابوو مامەوەتەوە ئێمەش بگەینین بە نەوەکانی دوا ڕۆژ بە. لەم ڕۆژەیە تەنها جلوبەرگ لە بەرەکەنیان خود درود و شتی تایبەت بۆم ڕۆژاڵێنەوە. بێگومان لەم ڕۆژەیە چالاکان جۆرا جۆرن سرود دەڵێنەوە، جلوبەرگی کوردی ئەپۆشین، شانۆگەری پێشکەشەکەین، ئەتر ئەوەی مامۆستاکان ئامادەکەن هەمومان بەگشتی چالاکی جۆرا جۆر و ڕێک ئەنجام بدەین. بەڵێ ئەوە چالاکیەکانتان زیاتر چی بووە؟ چالاکەکانمان وتنەوەی سرودە، هەندێک جار شانۆگەریمان کردووە، هەندێک جار باسی جلی کوردیمان کردووە، ئەتر هەموو چالاکان تایبەتە بە جلی کوردیەوە. بەڕێزی چاوەی کە مامۆستایان لەم ڕۆژە ئەنجامێدەن زیاتر مەبەستیانە جلوبەرگی کوردی بەنەوەکانی داهاتوو بناسێنن و خۆشەویستی بکەن لە دڵی کوڕکچانی کوردی کەرکووکە. بۆ پێی خۆتان ئەزانن یعنی کەرکووک ناوچەیەکی کێشە لەسەرە، هەمووان دەیانەوێت یعنی مامۆستایان بە تایبەت. کچە جوانەکە چۆنی؟ وەرە ئێرە بزانم ئەمڕۆ چیت ئامادە کردوویت؟ فرودێک شتێکت بۆ ئەم ڕۆژە ئامادە کردووە؟ ئامادە نییە. باشە هیچ چیت نییە پێشکەشمان بکەیت؟ وەڵی ناوە. هەست بە چیەکە ئەمڕۆ بە جلی کوردە داوامت کردووە؟ وەڵی زۆر باشە، ئێمە لە ناو کەرکووکە جلی کوردی ناپۆشین و لەبەر عەرەبەکان ناتوانین. سەمون هات دەستێکی زۆر خۆشمە لە ناو کەرکووکە جلی کوردیەکەوە بەرە. بۆ ناتوانین؟ خۆ هەموو کەس توانێت جلی کوردی لەبەر کات. وەڵی تر من وەکوانێک کەس نیم. باشە دەی بزانم ئەم قسە جوانە نەوەرن ئێرە پێم بڵێم دەی بزانم ئەڵێ چی وەرە ئێرە گۆرانیەکت هەیە بۆمان بڵێ؟ لەمەشە هینە خوێنداری وێ خوێنداری ترایژینە ڕێگەی ئادژینە خوێنداری ئازادی سەرفرادی شادێ چارەی دە دیێژارێنەوە بەری پێداتی. بەڵێ دیارە ئەمڕۆ یعنی تەواوی خوێندکاران هەم بە جلی کوردیەوە خۆیان ئامادە کردەوە هاتوون بۆ دەوامی ڕۆژانەیان و هەم وەکو مامۆستایانش باسییان کرد ئەمڕۆ سرود و گۆرانی و هەڵپەڕکەی هەموو لەم خوێندنگەکاندا ئەنجام دراون و ئەم خوێندنگەی کە منی لەم دیارە من لە نزیکەوە بینم کە هەم هەڵپەڕکەی و هەم گۆرانی و هەم چالاکی تایبەت بەم ڕۆژە پێیدا ئەنجام درا و بەڕێوەچوو.